سڵاو لە بینەرە ئازیزەکانی کەناڵی دیمان. پرۆگرامی دوازمون جارێکی تر بە دوو ئەزمون و دوو میوانی جیاواز و کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاتە. دوازمونی ئەم جارەمان لەگەڵ هونەرمەندان وشیار ئەحمەد و مەجید خدرن. وشیار ئەحمەد ئەسواد ساڵی 62 لەدایک بووم. بمرم ويرو عزيزي ويرو برز قتارة وقتارة وقتارة مجيد خضر سعيد خوشناو لشقلاوة لدايقوم خوشناوم سەرەتای قوتابخانە سەرەتایی و ناوەندیم لە شەقلاوەتەوە کرد. پرۆفایلی خۆت بە کورتی. وشیار ئەحمەد ئەسواد ساڵی 62 لەدایک بووم. بەڕەسەن کۆیی و لە با بڵێن بە باوک کۆیی و بەدایک کەرکوچی پەروەردەی کەرکووکم لە شۆریجەی کەرکووک پەروەردە بووم لە نێوانی پریادی و شوەرجە لە قۆناغی سەرەتاییەوە وەک دەنگ لە لای مامۆستاکان و لە لای قوتابیەکان گۆرانی مەوت و ئەمانە لە پێنجی سەرەتاییەوە لەگەڵ تیپی مۆسیقا گۆرانی موتووە تا 10 ساڵ پێش ئێستا لەبەرەوەی 10 ساڵە تقریبن لە گۆرانی وتن دوور کەوتومەتەوە. یەکەم گۆرانیم لە 82 گۆرانی زوڵەیخا بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمارم کرد. بە دواییە کۆمەڵێک گۆرانی تر، بەڵام وەکو نووسینیش لە 82ەوە بڵاوەکەمەوە وەکو ڕۆژنامە نووسیش تقریبان زیاتر لە 25 ساڵە لەو مەجالەیە کارەکەم و هەتا ئێستاش لە مەجای ڕۆژنامەوانیە بەردەوامم کە دەیان خولم لە وڵاتانی دەرەوە و لە کوردستانیش بینیوە لەگەڵ بیانیەکان. مەجید خضر سعید خۆشناو لە شەقلاوە لەدایک بووم خۆشناوم. سەرەتای قوتابخانە سەرەتایی و ناوەندیم لە شەقلاوەتەوە کرد. دوای ئەوە چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا و هەر کۆنیش لە تیپی سەفینی شەقلاوە بووم و ئەو سەردەمی شۆڕشی ئەیلول و دوای ئەوە لە بەغدا و لەگەڵ هونەرمەندانی ڕەسەن فواد ئەحمەدەوە لە ئیزلۆ تەلەڤیزیۆنی کەرکووکی ڕەش سپی ئەو وەختە و لە ئیزاعی کوردی بەغدا ئەزمونێکی تێروپڕم هەیە لە ئەو کاتێککە ئەو گۆرانیانە تەزی لەکران لە ئیزاعی بەغدا و تەلەڤیزیۆن. دوای ئەوە پەیوەندیم کرد بە شۆڕش و لە تیپی شەید کارزان و لەگەڵ هونەرمەندان حەمە جەزا و تاهیری خەلیلی و ناسر ڕەزازی و ڕوانشاد مەرزیە فەریقی و نەزمەی غوڵامی ئەوان هەموو ئەو کاتەی لە شاخ بووم ئەو تومار و گۆرانی و سرود و ئەوانەی لە شاخ تۆمارکەم دەستی یانی لەگەڵیان بوویمە و دەورمەوە بەرێ. کامە کاری خۆت بە شاکار دەزانی؟ وەڵڵا من لە هەر سێ بوارەکەیە ئیشم کردووە، لە ڕووی هونەریەوە ئیشم کردووە، لە ڕووی نووسینیشەوە سێ کتێبم هەیە، چەند کتێبێکیشم ئامادەیە ینی نووسیمەتەوە ئەو سێ کتێبەی کاڵم چاپم کردوون و بڵاو بوونێتەوە. وەکو ڕۆژنامەوانیش ڕەنگە بڵێم سەدان راپۆرت و دیمانە لەگەڵ هونەرمەندان و ئەوانە وەکو شاکار ناتوانم بڵێم شاکار، بەڵام ئەلبومێکم لە 2001 تایبەت بە مەقامەکان دیالۆگی مەقامەکان
لە 2001 لە هەولێر تۆمارم کرد کە پێم وایە لەوەیە توانی ومە شتێک بکەم لە مەقامی کوردیە بە مەبەستم مەقامی تازەی کوردیە. ئەمن ئەو کارانێک کە بە شانازیەوە باسیەکەم چلەی دایان شەهیدم لە شاخ کردیە جێگای ئەزمون و جێگای سەربەرزیە لەو من کە ئەو کاتێ لە شاخ بوومە ئەو هەموو چلێ ئەو هەموو شەهیدە یان شەهیدانەمە کرد بە تایبەتی لە دۆری بالیسان و خۆشناوەتی دوای ئەو سرود و ئاوازانەی کە لەگەڵ حەمەدجزا و مەرجێ ڕەحمەتی و ناسر ڕەزازیەوانە کە تومارن کە ئەوەش بەشەکە لەو لەو کارانەی کە من شانازی پێوەکەم سەردەمی پێشمەرگایەتی و سەردەمی شاخ بڵێ. خاوەنی ئاوازی خۆت بوویت؟ بەڵێ دوای ئەوەی کە بێزگە لە گۆرانی وتن وردە وردە خۆم فێری ئامێری ساز کرد وردە وردە پێش ئەوەش لە سەردەمی شاخیش لە مەڵبەندی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بالیسان بۆ ئەو کاتە تیپێکی مۆسیقاییمانە بوو بە سەرپەرشتی و سەرۆکایەتی مامۆستا مەجید خۆشناو ئەو کاتە لەوێ چەند سرودێکم ئامادە کرده بوو ئاوازەکان شعرەکان شعری خۆم بوون ئاوازەکان هی خۆم بوون بەڵام لە هەموو سرودەکانە مامۆستا مەجید خۆشناو دەوری مۆسیقا و ئامادەی مۆسیقا و دابشکردنی مۆسیقا و ئەمانە لە ئەوانەیە بێجگەر ئەوانە دوای ئەوە لە نەوەتەکان بەدواوە چەند گۆرانیەکەم تۆمار کرد چەند گۆرانیەک لەوانە ئاوازەکانی ئاوازی خۆم بوون. زیاتر ئەمن سرودم داناوە یەک لە سرودانە سرودی کۆچی قوربانی وڵاتم تێکستی ڕەوانشاد دکتۆر مارف عومەر گوڵ بوو هەروەها چەند دەیان ئاوازی مناڵانم هەیە و لەوانە سیدی 2010 چالاکی قوتابخانەکان زیاتر ئاوازی من بوون و ینی ئاوازی مناڵان بوون زیاتر ئیتیمام بەوەدا زیاتر ئیتیمامیشم بە نووسینی و بە خوێنوزل لە زۆر ڕۆژنامە و نووسینەکانم لەسەر مۆسیقا و ئاواز و ئەوانە بوون لە گۆڤار و ڕۆژنامەکاندا. هەرگیز بۆ ئاوازەکەت لە بێگانە چوو بێت ڕەخنەت لێ گیرا بێت؟ واللهی نازانم من تا ئێستا بە هیچ شێوەیەک نە بەلای تورکە نە بەلای فارس و عەرەبە نەڕۆیشتوم لە گۆرانی وتنە بە هیچ شێوەیەک بەلایانە نەڕۆیشتم ئەو گۆرانیانشی تا ئێستا تۆمارم کردوون هەر هەمویان ڕەسەنی کوردین ئەجا گۆرانی هونەرمەندێکی تریش وتی بێتمەوە هەر گۆرانیەکی ڕەسەن بووە ئەوانەی خۆشم ئاوازم بۆ دانابێیان هونەرمەندێکی تر ئاوازدانەرێک بۆ میدانابێ هەر ئاوازی ڕەسەنی کوردی بوون بۆیە ناتوانین تا ئێستا ڕوبەڕووی ئەوە نەبوومە بڵام ڕەخنەم لێ گیرابێ لەم بووانەوە. وەڵڵاهی ئەو ئاوازانم نەبوو یعنی برێم مەسەلەن بەو دەرەجە و هابیتنکەوە ڕخنە زیاتر شتی مناڵان بووە شتی مناڵان سرود و دائمەن ئەو هەم تێکستەکانی خۆم بووینە هەم ئاوازەکانیشی خۆم بووینە بەرێ. چەند ئاوازت داوە بە هونەرمەندان ئەو گۆرانیانە کامانان چێ و توێتی؟ واللهی لەم دواییە هەندێک لە گۆرانیەکانی خۆم جاربجار شیشاری کوڕم شیشارە سوات کە هەم ژەنیارە و ژەنیاری عودە و هەمیش خۆی گۆرانی بێژە جار بەجار ئەگەر گۆرانەکانی من خۆم لە بیرم نییە تەنیا یەک گۆرانی نەبێ ئەویش بەناوی خۆم ئاوازی خۆم بوو بەڵام بەناوی خۆمەوە نا لەبەرەوەی هەستمە کرد ئەچێتە سەر گۆرانیەکی تر بەناوی ئاوازی کۆن دامە واحد تەنیا لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆماری کرد گۆرانی کچەلادەی. واللهی ئەمن زیاتر پێم وتی لە بواری مناڵان ئیشم کردیا ئاواز بە سرود بووە چەند سرودێکم لە شاخ مەسەن ئەوانە کە تومارن کردوون لە ئاوازی خۆم مەسەن ئەوەی پێم وتی کۆچی قوربانی وڵاتم هەروەها مەسەلەن
لوتکەی نازانم ئەوە من سعید حەسەنیش ئاوازێکمە بوو چەند ینی سرود بوون زیاتر لەوانەی لە شاخکەوە تومارم کردم بەڵێ ئەوانەی لە دۆڵی بالیسان خۆشناوەتی ئەوان بەڵێ. ئەگەر وەزیری ڕۆشنبیری بانگەیشتی کردیت وتی بۆ یەک کە سیدیەک تۆمار بکە ئەو گۆرانی بێژە چێ دەبێت؟ زۆر باشە منش حەزەکەم زۆر بەڕاشکاوی بڵێم وەڵامی ئەم پرسیارە هەر نەدەمەوە لەبەر یەک شتێک لەبەرەوەی ئەسڵەن ئێمە لە قۆناغەکانین وەزیری ڕۆشنبیری بەڕاستی من بە ویژدانی خۆم ئێڵم لە دوای خوالێ خۆشببوو فەلەکەدین کاکەیەوە یەک کەسێکم یەک وەزیرێکی ڕۆشنبیریم شک نەبردووە لە ئاستێکی وایە بێ پرسیار لە من بکە پرسیار لە ڕۆشنبیرێکی تر بکات چی بکات چینەکات چونکە هەر یەکێکیان کە دێنە ئەو وەزارەتە خۆیان بە ڕۆشنبیرێکی زۆر گەورە ئەزانن ئەمە یەک ئەمە لە ڕوویەکەوە دووەم لە وڵاتێکە کە تژیە لە گەندەڵی تۆ ئەستەمە تۆ بتانی ئێستا بەرامبەرەکەت ئقناع بکەی بەوەی کە بۆچوونی تۆ وەربگرێ یان بۆچوونی تۆ جێبەجێ بکە لەوەش زیاتر ئەگەر بێت و وەزیر پرسیار لە من بکە من بۆچوونی خۆمی پێ بڵم لە 100% ئێستا جێبەجێ ناکە بۆ ئەوەی لە داهاتووە بە ناوی بیرۆکەی خۆی جێبەجێ بکە بیرۆکەی لە من وەرگرتووە لەو ئێستا جێبەجێ ناکە لە داهاتووە بە ناوی خۆیەوە من ئەمەم لە دەستگاکانی ئیعلام و دەستگاکانی ڕۆشنبیری و ئەمانەیە زۆر بینیوە ئەمەی کە ئێڵم ینی هیچ مبالەغەم نەکردووە بۆیە چاوەڕێی وەزیرەکەم پێشم خۆش نییە داوام بکە نابێ ڕێی پێ بڵم ئەگەر ئەو سەلاحیەتم بداتێ من گەنجێ هەرە بژێرم لەوانێ شیشار هەر بژێرم شیشار ئەحمەد ئەسود وشیار ئەحمەد ئەسود وەکو گەنجێکی تازە پێگەیشت و وەکو دەنگێکی خۆش وەکو عازفێکی بە توانای عود من ئەو هەڵە بژێرم ئەگەر بڵێ. ئاوازی کۆپی هوەرە یان کارێکی خراپە؟ من نازانم پێم وایە خۆی هوەر هەتا هوەر بڵین کۆپی یان لاساییکەرەوە ئەخر کۆپی مۆزوعێکە لاساییکردنەوە مۆزوعێکی تر من بقسر لەسەر لاساییکردنەوەیە لاساییکردنەوە لە یەک حاڵەتێکە ئەبێتە هوەر ئەگەر بێت و ئیزافەیەکی تیاابێ نەک دروست ئەو گۆرانیە یان ئەو دەنگە ڕێک وەکو خۆی لاسایی بکەیتەوە تەقلید بکرێتەوە لەو کاتەیە بە هیچ شێوەیەک نابێتە هوەر. من نمونەیەکت بۆ ئێنمەوە بەسەن گۆرانیەکی حەسەن زیرەک ئەگەر بێت و باجەدیحیا بیڵێتەوە ئەبێ بە دەنگی باجەت بیڵێتەوە نەک بە دەنگی نەبەڕاتی دەنگی یاریە دەنگیەکان ئەبێ بە دەنگی خۆی بێ نەک بە دەنگی ئەو بێزگەل ئەوەی لە ڕووی مۆسیقاوە ئەبێ سەردەم بێ مۆدێرنیتە کرابێ یعنی ئەوە نییە بڵێ بۆیە زۆربەی زۆری لاسایی کرەوەکان نەک هەر هوەرنین گەورەی زەربەیەکی زۆر گەورەیان لە هوەری کوردی داوە دەگمنن ئەوانەی کە لاساییان کردی بێت و تیا سەرکەوتو بن. ئەمن پێم وابی هوەری ڕەسەن هوەر و ئاوازی ڕەسەن سەردەمانی تاهیر تۆفیق و عەلی مەردان و هونەرمەندە ڕەسەنەکان تەحسین تەها و بادینان و ئایا زاخۆری ئەوە ئەو کاتە هوەری ڕەسەن هەبوو گۆرانی ڕەسەن هەبوو هەرچەندە لە ڕووی مۆسیقا ئێستا سەردەمەکە پێشکەوتوترا بەڵام ئەبینی گۆرانی بێژانی ئێستا زۆریان هەمووی نارم زۆریان گۆرانێک کۆنەکان ئەرێنەوە بە سەقەتیش ئەیرێنەوە بە سەقەتی ئەیرێن جێگای داخە مەسەلەن ئێستا من ئەگەر بە نمونە بینمەوە ئەو گۆرانی مەسەن سەید عەلی ئەزغەری کوردستانی فەرقەی کامکاران بێژەنی کامکار زۆر بە جوانی گوتی گۆرانەکانی بیژەنی کامکار و تەوزیعێکی مۆسیقای جوانیشی دەگەدەیە ئەگەر ئۆرکێسترای تاران دەگەر عەزفەکات و ڕۆژی جێژنە و چاوەکان سەردەمی ئازا یعنی ئەگەر بێت و گۆرانی بێژەکانی ئێستا من نارم زۆر گۆرانی بێژی ئێستا زۆر ڕەسەنە مەسەن ئەو گۆرانیەکانی ئینکار ناکرێت عەدنان کەریم یەکێکە لەو گۆرانیانەی
لەو گۆرانی بێژانەیەکەوە تێکستی ڕەسەن یان تێکستی ئاوازی تێکستی ڕەسەن و شاعیرانی کلاسیکە لە بژێری هەم ئاوازەکەش ڕەسەنە دەنجیشی خۆشە ئەوە زۆر گرنگە لای ئێمە بەڵام هەیە جێگای داخە کە ئەوڕۆکە بە فیلتەرێکدا تێناپەڕی هەم دەنگ و هەم گۆرانێکەش سەقەتەکە هەم ئاوازەکەش بە سەقەتێڵێ ئەوە جێگای داخە من حەزەکەم ئێستا فیلتەرێک هەبە یعنی ئەو ئەوانی گۆرانی ئەڵێن و ئەوانی بە سەقەتی گۆرانی ئەوانە ینی حتا جێ مۆسیقاشمان ینی خاستن ئەو جیلێ ئێستا زۆر گەنەگە ئەو شتانە فیلتەرێکی لێو بدابنرێ و ڕێگا نەدرێتن چیتر بۆ شێوێ ئەو گۆرانیان سەقەت بکەن. هەندێک ئاوازی هونەرمەندانی ڕەسەنی کوردی هەیە مێژوەکەی بە تەواوەتی دیار نییە هەندێک ڕاهەیە دەڵێت لە کوردیان بردووە هەندێکی تریش دەڵێن کورد بردوێتی ڕای تۆ لە سەرم بابەتە چییە؟ وەڵڵی من ئەمەوێ زۆر بەڕاستکاوی وەڵامی ئەم پرسیارە بدەم جارێ خۆمان ئەمەندە داماوین بە ئاسانی دزیمان لێکرێ خۆمان ئەمەندە داماوین لەبەرەوەی بە هیچ شێوەیەک ناتوانین نەبەرگری لە خۆمان بکەین ڕەنگە بڵم گلەی لە بڵین بەرگری لە بیانیەکانەکەین بەرگری لە خۆمان ناکەین بەڵام خۆشمان کەممان نەکردووە لە میلەتانی تر وەرمانگرت بێ دەیان گۆرە طبعاً بە حکمی ئەوەی ئەگەر ببورن ئەگەر تۆزێک درێژەی پێ بدەمە بێ بۆ ڕوونکردنەوە بە حکمی ئەوەی من لە کەرکووک پەروەردە بووم لە ناو تورکمانە زۆر تێکەڵ بووین هاوڕێی لە ناو هونەرمەندانی تورکمانە هاوڕێی زۆرمەیە خۆشم بە تورکمانی زۆر گۆرانی وتۆ قۆڕیاتیش زۆر باش ئەزانم بۆیە من زۆر شارزاییم لەم مەجالەیە هەیە دەیان گۆرانی هەیە لە نێوانی ئێمە و تورکمانە بزر بووە نە ئێمە ئەزانین ئەوە ئەسڵەکەی هی ئێمەیە نە ئەوانش ئەزانن ئی خۆیانە من باسی تورکمانەکەم باسی تورک ناکەم تورکمان وەک نەتەوە چونکە ئەوانە نەتەوەن ئەوانیش کولتوری خۆیانەیە فۆلکلۆری خۆیانەیە بۆیە زۆر لە ئێمە گۆرانی دەرەوەمان هێناوە لە وڵاتەوەکانی تریش گۆرانی ئێمەیان بردووە چەندین گۆرانی هەیە ئێستا ئەگەر بڵم فلان گۆرانی کە هونەرمەندە زۆر گەورەکانی ئێمە وتویانە بە هیچ شێوەیە کوردی نییە ئەو کاتە خەڵکێکی ئێماڵێن ئەوە گۆرانی بە حکمیەوەی جێگیر بووە گۆرانەکە جێگیر بۆ وەکو گۆرانیەکی کوردی وەرەگیرێ خەڵکێکی ئاسایی ئەگەر من بڵێم ئەوە کوردی نییە ئەمە فۆلکلۆری سووریایە عەرەبی سووریایە ڕەنگە لە من تووڕابن بە خیانەت کاریش لە ناوم بەڵام حەقیقەت ئاوایە ئێمە زۆرمان بردووە ئەگەر بڵێن یەک نمونەیەکتان پێڵم لەوە زەوە زیاتر ناکە تەمان من دایان بەڵگەمەیە یەک بەڵگاڵم گۆرانی کە دەڵێن ئەمڕۆ دەسووزێ و شینە ئەو گۆرانیە هونەرمەندی گەورەمان مەزەری خالقی وتوێتەوە بەڵام ئەوەی کە لە لای من هەیە و بەدایان بەڵگە و سەرچاوی گرنگکە هەیە دەیان ساڵ پێش ئێستا یا ڕەنگە بڵێم 30 ساڵ 40 ساڵ پێش ئەوەی کە مامۆستا مەزار ئەو گۆرانیە بڵێتەوە لە فۆلکلۆری سووریا عەرەبی سووریا وتویانە بێجگەلەوە کاکە لە سەرەتای گەنجی سەڵاح فەخری کە هونەرمەندێکی زۆر گەورەی عەرەبی سووریایە ئەم گۆرانی وتۆتەوە یعنی بۆیە منطق نییە ئێمە بڵێن شانازی بەوە بکەین کە بڵێن ئەم گۆرانیە گۆرانی بەڵام من شانازی پێواکەم کەەوە بەڕاستی جێگیر بووە بۆیە زۆر گۆرانی هەیە کاکە لە ئازاریەکان ئێمە وتومانە هی ئێمە ئەوان بردویانە بۆیە ناتوانین بەڕاستی لەم ڕوەوە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانی ئەو پۆلی نەبکەی زۆر زەحمەتە بەڵێ ئەمە زۆر دیارە لە هەر میلەتێک هەر میلەتە گۆرانی خۆی هەیە فۆلکلۆری خۆی هەیە توراسی خۆی هەیە کوردیشیەکە کە لەو میلەتانەی کە خاوەن مێژوویەکی دێرینە و خاوەن ئاوازی دێرینیشە ئاوازی فۆلکلۆری دێری مەسەن لەو گۆرانیانێکەوە
بەشێک بووینە بەشێک لە فۆلکلۆر و لە توراسی ئێمە گۆرانی مەسەن گیان دەیان گۆرانی تر بەڵام گۆرانیش هەیە ئەمە وەرمانگرتێ مەسەن ماملێ زۆر گۆرانی لە ئازاریەکان وەگرتێ بەڵام کوردان دوێتی یعنی بە شێوەیەش کوردی یعنی ڕەسەن گۆرانەکان حەسەن زیرەش هەروەها یعنی مامۆستا تاهیر تۆفیق و ئەوانیش گۆرانی هەیە مەسە تورکیش گوتووە ئەمەش گوتمانەوە بەڵام کە هیچ کاتێک ئەو گۆرانیانەی کەوا ئەگەر بێت و بەو شێوەیە برێکەوە کوردی بن ڕەسەن بن ینی بکوردێنی تێدا ئەوە سەرکەوتنشی گەورەیە لۆ بەڵام ئەگە بێت و بە سەقەتی بڕێت و ئەوە ینی حەسەن زیرەک ئەو گۆرانێک گوتیە ینی مەسەن بۆ نمونە هەتە ماملێ گۆرانی وەرە بابچین ناو شلێران یان گۆرانی تریشی هەیە ئەوەی هەواری خاڵی و ئەوانە هەموو ئەو گۆرانیانە ئاوازی ئازەرینە بەڵام کە ئەو گوتیەوە وای گۆتۆکەوە وازانیکەوە کوردی ڕەسەنن لەبەر ئەوە یعنی ئەو گۆرە تێکەڵ بووە ئەو دیارە ئەو میلەتانی ئەمە لەوانمان وەگرتیە ئەوان لە ئێمەیان وەگرتیە بەڵام زیاتر ئێمە گۆرە ینی تورکیا زۆرشی لە ئێمە بردیە بەڕاستی ئەوە ئاوازی زۆر ڕەسەنی مە خاستن ئێستا ئەگە مەسحەکی بکەی کوردستانی باکووری کوردستان زۆر دەوڵەمەندە لەو بارەوە لەبارەی ئاواز و گۆرانی و لەحن و ئەوانی کوردی فۆلکلۆر و بەسەر هات و هەوان هەم بووینە لاوک و بووینە گۆرانی و بووینە ئاوازی ڕەسەن لە و ئێمە چۆن بتوانین ئەوە گرنگە چۆن بتوانین ئەو ئاوازانە بینینەوە جارێکتر و دایڕێژینەوە بە شێوەیەکی زانستی لە ناو فۆلکلۆر بە شێوەیەکی زانستی بیتوێنینەوە بکەینەوە ملکەکی کوردی مۆرچی کوردی خۆمان ئەوە زۆر گرنگە لای ئێمە سازەکەت لەکوێیە پارچەیەک موزیکمان پێشکەش بکە واللهی کاتی خۆی سازم زیاتر عەزفەکردیت ئامێرێکی تر ناتوانم عەزف بکەم ئەویش پێشتر ناڵم کە تووشی نەشتەرکاری مێشک بووم بەڕاستی وازم لەویش هێناوە ئێستا ئەگەر جار بەجار لە ماڵەوە ئەسفێکی پێیەکەم ئەسفێکی زۆر خراپ و زۆر نەشاز و خۆشم چێژی لێ نابێنم یعنی 5-6 دقەیەک و ناچارم دایانم بێشکم تقریبان قبوڵی ناکە بەڕاستی حتا بۆ گۆرانیش توانای دەنجیم نەماوە یعنی ئەو سۆزەی جاران لە دەنگم بوو ئەو سۆزە لە دەنگم نەماوە جار بەجار ئاوا بۆ خۆم بۆ زەوقی خۆم شتێک ئەڵێم بەڵام وەکو گۆرانی بێژ نەهەر بۆ زەوقی خۆم بەسەر جار بەجارەگەر بڵم
گۆرانێکمان پێشکەش بکە. بمرم ويرو عزيزي ويرو برز قتارة وقتارة وي قتارة وي امشوا خوني دماي امشوا خوني دم خودروني بەڵام چنەوەی باڵای تۆ بێنەی ڕۆ وایڕۆ ئازیزەکەمەی کەسمەی وای کەسمەی وای با بمرم وەخ تو نەمری با من بمرم ڕەوەساوان لاوبانە قوربان دەسی لەو کامەردانە ڕەوەساوان لاوبانە قوربان دەسی لەو کامەردانە ئەی عەمەرەکەم چاوەکەم دەگەم بیراوم بۆ تۆ یەکەم ئەگەر بەخوا دەڕازی بێ وەی گوڵەی دەرمان خواردەکەم ئەگەر بەخوا دەڕازی بێ خۆمت بە قوربانەکەم. خاوەنی چەند کتێبی؟ وەکو چاپکردن ڕەنگە بڵێم سەدان بابەتی ڕەخنەیی و ئەوانم لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاو کردێتەوە، بەڵام وەکو کتێب تا ئێستا سێ کتێبم چاپ کراوە، مەجموعەیەک بڵێم دوو کتێبی ترم ئامادەن، یعنی نووسی و من ئەوانە هێشتا چاپ نەکراون. ئەوانەی کە چاپ کراون دەنگ و میلۆدی ئەوە تقریبان زیاتر لە سی وتاری ڕەخنەییە لەسەر هونەرمەندان، ئەوانە بەگشتی ئەوانە نووسیومایە. کتێبێکی ترشیان لەسەر تارە ڕەسوڵە، باسی هەموو ژیانی یەکەم لەوەیە، دیمانەیەکی درێژ. کتێبێکی تریشم تایبەتە ڕەخنا لەسەر کارەکانی هونەرمەند هەڵکە و زاهر، چکە بەڕاستی هەڵکە و زاهر دیاردەیەکە، هی ئەوەیە قسەی لەسەر بکرێ، هی ئەوەیە ڕەخنە بکرێ، پێی بوترێت لە شوێنێک لە چی شوێنێک باشت کردوە، لە شوێنێک هونەری کوردی تێک داوە، لەوە زیاتر تێکی بەدە لەوێ ڕابوەستا، یعنی بێ وەکو نووسەر وەکو ڕەخنەگەر ئیشی ئێمەیە ئاگداری بکەینەوە. کتێبەت تایبەت بەوە ئەوە بەشێکە، دوو بەشی تری هێشتا بەوە، دووەمیش تەواوم کردووە ئامادەیە، سێمیش مەجموعەیەک بەڵگەیە لەسەر هەڵکە و زاهر، ئەو بەڵگانەی لەسەر بڵاوەکەمەوە. چ شتێکی ئێستات پێ ناشرینە؟ وەڵڵاهی ئەوەی کە پەیوەندی بە بوارەکانی خۆمەوە هەبێ، ئەوەی کە زۆر پێم ناخۆشە، ئەم گەشە زۆر خێرایی تەکنەلۆجیایە کە خەڵکێکی زۆری ئێمە زۆر بە خراپی بەکاری دێنن، لە ڕووی سەحافەوە زۆر خراپ بەکاریێنن، لە ڕووی ڕۆشنبیری هولەریشەوە زۆر خراپ بەکاریێنن، ئەوەی کە زۆر بێزار بکات، چونکە بەڕاستی من خۆم بە حکمەوەی ڕۆژنامە نووسم، ڕۆژانەش لەناو ئەو وەزعم، ڕۆژانە ئەخوێنمەوە، ڕۆژانە ئەیبینم، هەواڵەکانە بینم، ئەمانە بینم، بەڕاستی ئەوەی زۆر بێزار مەکە ئەوەیە، بێجگەلەوە، یعنی من نامەوە بڵێم ئەوە گەندەڵیە بێزاری کردوین، ئەمە نائەدالەتیە بێزاری کردوین، ئەوە هەر هەمومانی بێزار کردووە، بەڵام ئەوەی گەشەی تەکنەلۆجیا خراپ بەکارهێنانی بە تەواوەتی بێزاری کردوم. وعد نەبوونی وعد، درۆکردن ئێستا وعد تەدەنێ، بۆ نمونە ئەمن وعدیان دامێ، ئێستاشی دێکا لە سیدیەکانم، ینی چەند کتابێکم بۆ
یعنی بۆم بە تای بگەین و یعنی هەتا ئێستا سیدیەکانیشان ونکردن جێگای داخە لیان وەرگرتم ئێستاش لە سلێمانی نازام چی لێ هاتم یعنی ئەوە یەکەکە لەو نەبوونی وعد یان کاکە کە وعدتە دەی جێبەجێ بکە یان مەی بە شیتەکە بەکراکان نووسینەکانیشمیان بزر کردی هەتا ئێستا ئەوە یەکەکە لەو کەوە گەورەترین درۆکردن بێوعدی قسە نەگەیاندنە سەر ئەوە گەورەترین گرفتی ئێمەیە و جێگای داخە لە وەسەتی هەر وەسەتەکە وای لێ هاتیە یعنی ئێمە کە ڕاپەڕینمان کرد ئەمە وامانەزانی ڕۆژێک دادێتن کەەوە هەموو شتێک ئەبیتە ئەوە بەڵام جێگای داخە ئەوڕۆکە مەسەل کە ئەبینتن ئەو وعد و وعود و ئەو درۆکردنەوە ئەو هەموو خەڵک لە خشتە برنە جێگای داخە سەردەمی کۆن مەسەن ڕاستە هەژاری هەبوو نەبوونی هەبوو خەڵک بەڵام خەڵک ساحبی قسەی خۆی بوو خەڵک چاوتێر بوو وەکو ئێستانە بوو هاچۆ هەبوو خۆشەویستی هەبوو خزمایەتی هەبوو خشکوبرایەتی هەبوو بەڵام داخەکەم ئێستا ئەوڕۆ ئەو شتانە هەموو لەگەر ئەو هەموو بە وەزعی ئێستا زۆر خراپە نایبینیت بەسەرهاتێکی ناخۆش کە هەرگیز لە بیری ناکەیت ساڵی 85 ئێمە پێشمەرگە بووین شەڕی شیشار دروست بوو چیایەکە لە ئەڕوانێتە دۆڵی بالیسان و لەسەر بێتواتەیە ئەلەوێ لەو شەڕە بەشدانی کردێک بەوەی کە خۆم کەسێکی عسکەری بوو ئەوانە بەڵام لەگەڵ مەجموعەیەک برادر ئێمە لە یەکێتی شۆڕژگێڕان بووین لەگەڵ ئەوانە لقی شۆڕژگێڕان پێشمەرگەکانیان ڕۆیشتن منیش لەگەڵ ئەوانە ڕۆیشتن بۆ سەر دوو شەو لە چیایی شیشار مامەوە تۆپبارانێکی زۆر چڕ لەسەرمان بوو برادێک لە تەنیشتم یەک لە برادرە زۆر خۆشەویستەکانم بوو بەڕاستی کادیری شۆڕژگێڕان بوو ناوی جەبار بوو چاویشتین بوو جەبار چاوشینمان پێوت لە تەنیشتم شەهید بوو ئیتر لەگەڵ برادرانە بە هەر چۆنە بێت ئەخر چیایی شیشار گەلێگەر ئەوەی بینی بێتی زۆر سەختە زۆریش بەرزە هەتا هێنامانە خوارەوە زۆر ماندوو بووین ئێوارە بوو اینجا ئێوارەکەی هەندێک شوێن بەشان ئستش لە بیرمە خوێنەکەی بەناو جێیەکە ماچووە ناو سنگم و ئەمانەیانی هەستم بە گەرمایەکەیە کرد ینی قەت حتا ئەمرم لە بیرم ناچێتەوە بۆیە ئێستاش ئەڵێم ئەو بەسەراتە گەلێ درێژە بەڵام بە کورتی ئەو کاتە وتم ڕۆژێک لە چکە منەوە کاتە سەڵ بووم ینی وتم ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ژن بێنم یەکەم مناڵم ئەگەر کوڕ بێ یا کەس بێ ناوی ئەنێم شیشار وەفعلنی تەرخوا شیشاریدا نۆبەرەکەمان ناوم ناشیشار بۆ ئەو بەسەراتە قەت حتا ئەمرم لە بیرم ناچێت هەم شەهیدەکە هەم جوگرافیەکە ئەو منتیقەیە وەڵا بەسەر هاتی ناخۆشم خێزانەکەم بوو کە کۆچی دوایی کرد ئەوە لەبیر ناکرێ ئەوە یەکێکە لەو مەساتانەی کە لە ژیانم تاخیریش زانیم کەەوە نەخۆشیکە لە سلێمانی بنمە مستەشفای فاروق و ئەمەلیاشم بۆ کرد بێفایدە بوو ئەوە یەکە لە بەسەراتە ناخۆشەکانی حەزت بە دەنگی چێیە کۆپلەیەکمان پێشکەش بکە واللهی ئەگەر پێم نەڵێن خۆپەرستە یعنی خەڵک وا بە من نەڵێن من زۆر حەزم لە زۆر دەنگەیە بەزەر حەزم لێیانە بەڵام ئەوەی کە زۆر چێژی لێ بێنم بە تایبەتی ئەم یەک دوو ساڵەی ئەخیر کە جۆم لێیە شیشاری کوڕم لە ماڵەوە حەزفەکات بەعود و گۆرانی لەگەڵ ئەڵێ هەندێک حرەکات لە دەنگی ئەبینم زۆر چێژی لێ بێنم بۆیە بەڕاستی ئەگەر خەڵک بە خۆپەرستم نەزانن من بەڕاستی و ئاڵەمەگەر کوڕی منیش نەبووە هەر دەنجێکی تر بووە وەکو شیشار بەو شێوەیە بەس ڕەنگە سەبەکە ئەوە بێت چونکە من زیاتر دابڕاوم زیاتر لە ماڵەوە بەڵام کە ئەسفەکات و جۆم لە هەندێک یاری دەنگەکان یانی هەستەکەم زۆر گەشەی بەخۆی کردووە چێژ لەوانە بینم بەڕاستی حەزم لەو دەنگەیە
گۆرانی سەمایەکی تر شعری خوالێ خۆش بوو هاوڕێم عیماد زەنگەنە ئاوازی فەخرەدین ئەحمەد هی ئەوان بوو لە 93 یا لە 94 تۆمارم کرد پارچەیەکی کەم لەو ڕەنگەم شەو ئەم شەو ئەم شەو ڕەنگەم شەو ئەم شەو ئەم شەو بەتەنیایی بۆ بنیات نانی هەڵبەستێ بۆ بنیات نانی هەڵبەستێ کاتژمێری دڵی ماندوم لە حەسرەتە ڕابوەستێ کاتژمێری دڵی ماندوم لە حەسرەتە ڕابوەستێ ببور ناتوانم لە دەنگی خاڵقی تەبیعی خاڵقی و زیرەک و ئەو گۆرانی بێژە ڕەسەنانە زۆر و حەزم لە دەنگی ناسریشە زۆر ئەوە خاستن و گۆرانی خاڵ و خاڵۆتان کەم بڵێ خاڵۆ خاڵۆ دەموە بە عەسفێکی بکەین. چیت هەیە بۆ کەناڵی دیمەن؟ واللهی ئەو پەڕی ڕێز ئەو پەڕی احترامم بۆ ئێوە هەیە بۆ کەناڵەکە هەیە هیوای گەشەیەکی زۆر زیاترتان بۆ دەخوازم بۆ خۆتان بۆ کەناڵەکە ئەزانم ڕەنگە زۆر چاودێرێکی زۆر جددی نەبم بە حکمی ئەوەی ئیش و کارەکان و ماندووبوونی خۆم بەڵام کەناڵەکە ئەبینم جار بەجارەی بینم هیوادارم لە ئێستا زیاتر گەشە بکە ئێستا زۆر باشە هیوادارم لە ئێستا باشتر بێ دەستخۆشتان لە یەکەم سپاسی ئەو ستافە جوانەی ئێواکەم کە بەسەرتان کردینەوە هیوادارم کەناڵی دیمەن بیتە کەناڵێکی نمونەیی لە پێشکەشکردنی بەرنامەی ڕەسەن و گۆرانی ڕەسەن و ئاوازی ڕەسەن ئێوەش سەرکەوتوو بن. لە کۆتایدا زۆر سپاس بۆ دوو هونەرمەندە بەتوانایە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمون کاری تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.